بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. پێشەکی ڕێز و سڵاو و خۆشەویستیم هەیە بۆ هەر کوردێکی مسلمان کە هاوخەم و هاوسۆز بووە لە یەک دوو شەوی ڕابردووە کە کۆمەڵشتانێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوە بوو، پێچێ هەندێک بۆ لایک و کۆمنت و هەندێکیش خۆشەویستی و ڕێز و برایەتی ویست بێ لەمە بە هەر حاڵێکا لە هەر بارێکا بێ من سوپاسی هەموو لایەکەم، داواکەم لە خوای پەروەردگار منیش و ئەوانش عاقیبەت خێرکا و هەر کەسێک لە ئێمە بەکار بێنێ بۆ قیامەتی خۆی خوای پەروەردگار چاکەی چاکەکاران زایە ناکا. خۆشەویستان، ئەلبەتە دوایی دەمانگ لە دوورکەوتنەوەم لە کاری بانخوازی لە کوردستان هەوڵ و کۆشش کرا و چەند دۆست و ناسیارێک چەند برایەک هەوڵیاندا بۆ گەڕانەوەم بۆ مینبەر، هەڵبەتە بێسوود بوو. منیش بەوەی کە خوای پەروەردگار دەستی واڵا کردوم و لە قورئانە فەرمی ئەلەم تەکون ئەرض الله واسعة فتهاجروا فيها. من هیجرەتم نەکردووە لە ناو قەومێکی کافر بۆ ناو قەومێکی مسلمان، بەڵکو هیجرەتەکەی من پێ ئەچی ئەوە بێ من بەبێ دەعوە ناژیم لەبەرەوەی ئەم تەمەنە گەنجیەی کە هەمە، ئەم قسەیە کە ئەزانم، ئەو عیلمەکەمەی کە پێمە، بتوانم مسلمانانی کوردی شرین زبان ئاسوودە بکەم و ئینشاءڵڵا ڕەنگە لەم مەرحەلەیە داوەکەمان بچێتە ئاستێکی تر لە قسەکردنیش ئینشاءڵڵا ئەگەر خوای پەروەردگار ویستی لێبێ. بۆیە خۆشەویستان و بەڕێزان، هاتنی من بۆ ئەم وڵاتە بۆ ئەوە بۆ ئینشاءڵڵا دەرگەیەکی خێری قیامەتی لە خۆم و لە چەند مسلمانێک بکەم و ئینشاءڵڵا لە داهاتووشە ئەوە ئەبینرێ ئینشاءالله تعالى. و خۆشەویستان، خاڵێکی تر زۆر گرنگە لەژێر هیچ فشارێکە کورسانم جێ نەهێشتووە، بلیتەکەشم دووسەر بڕیوە بە تەمای حەجم ئینشاءالله. ئەگەر حەج نەکەم جەژنی قوربان لە چەمچەماڵ و سلێمانی ئەبم ئینشاءالله و لە مەطاری هەولێری شۆ ئەگەڕێمەوە بە ئیزنی خوای گەورە. بەڵام ئەگەر حەجم کرد ئەوە دوای حەج ئەگەڕێمەوە. من بە یەکجاری کورسانم جێ نەهێشتووە، ئینشاءالله سەفەریش ئەکەم، سەردانیش ئەکەم، پێ لە کەسوکار و وڵاتی خۆم نابڕم، چکم هیچ شتێک لە ئارایە نییە من کوردستان جێبێڵم و بۆ هەتایە و مامۆستا جێ هێشت و دوای من سۆسیال میدیای خۆم هەیە، پەیجی تایبەتی خۆم هەیە، کۆمەڵێ دۆست و ناسیار ئەکاونت و پەیجان هەیە. ئەگەر شتێک وایە خۆم بڵاوم ئەکردەوە ئەمەدەوە من کوردستان جێ ئێڵم. ڕاستە لێرە و ڕێ لەگەڵ چەند برایەکی خۆشەویستە دوعا خازیم کردەوە، سیارەم فرۆشتووە، قەرزار بوومە، پارەی خەڵکم گەڕانوەتەوە، ئێستش هەنێکی هەرماوە ئەو دۆستانە لە سەرمانەوەستن. ئینشاءالله تعالى ئەمە هیچ شتێکی لە ئارایە نییە. خوا نەخواستە من ئەو وڵاتەم جێهێشت بێ یاخود بۆ هەتایە ئیتر نەگەڕێتەوە و ڕۆیشت و کۆتای پێ هات و ئەوە لە ئارایە نییە ئینشاءالله. خاڵێکی تر خۆشەویستان، من وەکو هەر مسلمانێکی کوردی تر هاوڵاتی ئەم وڵاتم، خۆ من نەهاتومە بۆ بەریتانیا پەناهەندە بم و بە ئاوا هات بێتم. ئەوەی خەڵکی ئەم وڵاتایەتی منیش ئەو ماف و حەق و حقوقانم هەیە، ئیتر ئەتوانم سیارە بکڕم، خانوو بکڕم، ئیش بکەم، کەسابەت بکەم. لە کوردستان وڵاتی دایکی خۆمە هاتبێتەوە بۆ ئەو وڵاتی کە پێشتر لێرە بوومە، وەکۆر هاوڵاتێک ئیشم کردووە، هاوڵاتی ئەم وڵاتەم، ئەتوانم هەر ماف و یاسایە کە ئەو خەڵکەی ئەم وڵاتاگرێتەوە منیش ئەو مافانم هەیە و من هاتنەوەشم بۆ ئێرە بۆ تەماحی دنیا نەهاتوو. ئینشاءالله تعالى بەرنامەم ئەوەیە ئینشاءالله لە داهاتوویەکی نزیکە پرۆژەیەکی جوان خنجیلانە پێشکەشکەم و ئەوەش ئینشاءالله ئەبینرێ. پرۆژەیەکی جوانم ئامادە کردووە، پرۆژەیەکی جوانم ئامادە کردو. ئەو پرۆژەیە ئینشاءالله ئێمەی کورد هەتا ئێستا برایان و بانخوازانی تر ڕەنگە ئیشەکان لەسەر ئاستێکی بچووکە هەبوو بێت، وەکو چۆن بڵێ داوەکە هەر بۆ کورد بوو بێ. ئینشاءالله من هەوڵە دەم مەسەلەن بتوانین مسلمانە عەرەبەکان، پاکستانیەکان، هندیەکان، سۆماڵیەکان شتێک بکەین کەوەها کۆمەڵە ملحقاتێ لە خۆی بگرێت. من ئەو ئیشە ئەو پرۆژە خنجیلانی کە دام ڕشتووە ئینشاءالله خۆی لە فێربوونی مناڵی کورد ئەگرێتەوە لە زمانی کوردی بە ئەندازەی ئەوەی حەزم لە مەدرسەیەکە و کە ئەڵێن شەهادەی نییە و خوێنەوار نییە، بە ئەوەندە ڕەنگە من بتوانم لە ڕێی مۆبایلی بەرامبەرمە وتار پێشکەشکەم، ڕۆژانە شت بڵاوکەمەوە، شەرحی قورئان و حەدیث بکەم. ئەم شتانە هەمووی لە ئارایە ئەبێ ئینشاءالله لە داهاتووە. بەڵام ئەوەی جێی سەرنج و گرنگە لە داهاتوویەکی نزیکە ئەو پرۆژەی ئیعلان ئەەکەم، سوودی تایبەتی هەیە بۆ مناڵانی کوردی مسلمان لە وڵاتە و مناڵانی مسلمانانی تریش و بۆ خوشکانیش بەتایبەت. چکەم ئەو ئیشەی کە من بەتەمان بیکەم ملتەقایەک دروست دەکەم، على الأقل ئەو خانەوادە و عایلانەی کە تەنها یەک شەمان ئەتوانن عوتڵەیە لە وڵاتە بتوانن خوشکان یەکتری ببینن، برایان یەکتری ببینن،
تێگەی شوێنی تایبەتمان هەبێ بە ئافرەتان کتێبخانە و لایبرەری تەنانەت بتوانین دعمێکیش بێ بۆ ئەو پرۆژەی کە دروستی ئەەکەین شتێکی جوان بکەم و لەلایەن کەس شۆ پێشوازیم لێ نەکراوە بە ماڵ هیچ کەسێک نەچوومە هیچ کەسێک دەستی هاوکاری بۆم درێژ نەکردووە هیچ کەسێک هیچ شتێکی بۆ من نەکردووە لەم کاتەیە و ئەوەش دڵنیایی ئەدەم بە هەموو مزگەوتێک لە بەریتانیا مزگەوتی کورد بە تایبەتی نە بەتەمای خەتابەتم لە هیچ مزگەوتێ و نە بەتەمان بچمە سەر هیچ مزگەوتێ و بەتەمای ئەوەش نیم خەتیبی بکەم لەبەرەوەی پرۆژەکەم وایە بەتەمان بۆ خۆم هەر خوێندنەوە کۆمەڵی ئیش و کاروباری خۆم هەیە ڕێکی خەم یەک دوو بچمەوە کۆلێج جارێکی تر ئیتر لەواکە جامیعەیەکی ئیسلامی لە شوێنێک هەوڵدەم بخوێنم هەتاوەکو ئەو پرۆژانەی کەوەها بەرنامەم بۆی داڕشتووە سەر بگرێ ئینشاءڵڵا و ئەویش بە پشتیوانی خوای پەروەردگار و پاشان ئەو مسلمانانەی کە ئێستا هاوخەمن لەگەڵ من دوعای خێر بۆ منەکەن داخلە دڵن ئەڵێن لە خودبەدان دوورکەوتۆ ئینشاءڵڵا بە جوانترین شێواز دێنەوە بۆ خودبەدان و ئەو مەرکەزە ئیسلامیش کە من دروستی ئەەکەم ئینشاءڵڵا ئەو مامۆستا خۆشەویست و بەناوبانگانی کە لە کوردستانە هەن ئەبینن شان بەشانی من لەوێ لە ڕەمانگی ڕەمەزانان مولتەقای علمی دروست بکرێ بێن سەردانی کوردی مسلمانی تاراوگە بکەن ئەبینن بانخوازە بەناوبانگەکانی جیهان بە زمانی ئینگلیزی بێن لەوێ قسە بکەن شتێک دروست ئەەکەین کە ببینە ئومەتێک لەناو ئومەتەکان کورد فەخر و شانازی بەخۆی بکە ئینشاءڵڵا ئەمەش بە نەفێتی هەموو مسلمانێکی کورد دەبێ و مسلمانەکانی تر و من ئەو دوعایم کردووە کە لە ماڵ دەچوومە وتومە خوایە ربي أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا خوايا من داخلي أم وڵاتە کردووە لە وڵاتی باو باپیرم دەرمت فەڕانووە بە ڕازگۆی داخلم کە هەر وەک چۆن لەوێ لەسەر ڕازگۆی دەرت کردم و هێز و توانایەکم پێبەخشە کە دوعای پێغەمبەرانە بتوانم سەرکەوتوو بم لە ئیشەکانە ئەوە وتووە ربي أنزلني منزلا مباركا وأنت خير المنزلين دعاء نوح عليه الصلاة والسلام پەروەردگارە بۆ خۆل لە شوێنێکی چاکە دامگری کە بەس تەنها تۆ ئەتوانی مسلمانان و خەڵک لە شوێنی چاکە داگری و دراوسێ و هاوڕێی چاکی بەنسیب بکەیت و داوام کردووە وەکو موسى عليه الصلاة والسلام ربي إني لما أنزلت إلي من خير فقير خوايا تو هەشتێ بۆم عەبدەی خۆتە نێری من فەقیرم دەستگیرۆیم بکە ڕێنمونیم بکە هاوڕێ و دۆست و برای چاک بەنسیبم بکە بتوانم خزمەت بە برایان و خوشکان و کوردی مسلمانی خۆم بکەم و ئەوەشی کە داوام کردووە لەخوا تەنها بۆ منفعەت و مەسلحەتی خۆمە بۆ قیامەت و بتوانم هاوکار و دەستبارگیری قیامەتی برایانی خۆم بم. السلام عليكم ورحمة الله وبركاته.